لە ئامودام لێرە تەرمی سێ شەروان کە لە شەڕ و ڕوبەڕووبەرەوەکان و یاخود ئاڵۆزیەکانی ئەم دواییە لەگەڵ سوپای عەرەبی سووریا شەهید بوون لێرە لە ئامودا بە خاک سپێردران. ئەو سێ شەروانە شەهیدە محەممەد فەواز، شیڤان مستێ، فارس ئیبراهیم. لێرە خەڵکەکی زۆر ئامادە بوونە ئەوان لە خاکی کوردان بە خاک سپێردران. خەڵک هەموو لێرن دەگرین بۆ وان شەهیدان. دایە و بابێوان کە سوکاری وان هەموو لێرن. ئەگەر بیتە ئێرە شەهیدێوە ناوێت شێبان مستێ بابێوی ئەز ئاپیویمە ئەز ئاپیویمە شەهید شێبان مستێ شەهید بوو منطقە باغۆس شەهیدێ کورد و کوردستانی شەهیدێ ڕۆژاوایە ئەوشی کە بارزگەرانە هەواڵە شەهیدێ هەواڵێ خۆوان ئەم طبعا حرسی شەهیدشی ئەمانە بەرمەدە بەر ڕۆژاوادە ji بۆ گەمکاربن ڕۆکێ ژیانێک خۆش ڕۆژاوا بکەن بخێرا خوینە بان شەهیدایە دۆ خاڵتیوی بیتە ئێرە ئەبەژی دەستێتە چییە؟ چ دەبێت وەر ئێرە بۆ کامێرا بسوورە دەستێ مدە حنەیە حنا زاواکی بێبەدلە ژیانی هاوژینین پێک نەهێنا بوو هاوژین نەبوو هاوژیناوی نەبوو هەڤژیناوی هەبوو هەبوو هەڤژیناوی هەبوو دکەچکەوی هەبوون دکەچکەوی هەبوون هەڤژیناوی هەیە ئەفەقراخوا پێ دەکەن گدبەر ئاخا خەوەراتی خۆد لێخوازیین نەبخاین تیبایە ئەم قەناتە ڕۆداوژی گەلێکی چێک دەکەن گشتبەر بۆ هەموو تشتی دەردەخینە عیبێ هەر کەسی کار دەرخینە و ڕوسپیتیا هەر کەسیژی دەردەخینە ڕێوان سپیژی دەکەن باید دوو گوتنێمە هەنێ ئەف خۆرتێ مەی شەهید کەتن خیانەتێک مەزن بوان ڕبوون ئەف خۆرتێمە شەهید کەتن ئەم سپاسیا قەناتا ڕۆداو دەکەن دەنگێ مە دیگینە هەموو دەرێ زۆر سپاس دەستێوە خۆش بێ بەڵێ ئەمە کە سوکاری شەهید شیڤانن لێرە لە نێو گۆڕستان ئاڵای کوردستان بەرز کراوەتەوە لێرە هەر سێ شەهید لە ڕیزی یەک بە خاک سپێدران وەک گوتم شەهیدی شەڕ و ئاڵۆزیەکانی سێ هەفتەی ڕابردوون خەڵکێکی زۆر لێرە ئامادە بووە چەند ڕۆژ جارێک تەرمی ئەو شەهیدانە لە ناوچە جیاوازەکانی ڕۆژئاوای کوردستان لە قامیشلۆ لە ئامودا لە حەسەکە لە ناوچە جیاوازەکانی دیکە بە خاک دەستپێدرێن ئەمەش گۆڕستانە لە ئامودا لێرە ئەمڕۆ تەرمی سێ شەهید بە خاک سپێردران.